بەڵێ تەفگەر ئەمڕۆ لە نزیک کاتژمێر 2:30 خولەکە لەناو بازاری قەڵازێ ژمارەیەک لە هاوڵاتیانی قەڵازێ خۆپیشاندانیان ئەنجامدا دژی دواکەوتنی موچۆ قەیران و قەیرانی دارەیەم بەردۆخی ساکە هەرێمی کوردستانی پێدا گوزەرەکە سەرەتا خۆپیشاندانەکە لەناو بازاری قەڵازێەوە دەستی پێکرد و خۆپیشاندەران لەوێ دەستیان کرد بە سووتاندن بەڵام دواتر ئاراستەی خۆپیشاندانەکە گۆڕا بەرەو قایمقامیەت کەمێک پێش ئێستاش گرژی لە خۆپیشاندانەکە کەوتۆ لەلایەن خۆپیشاندانەوە بینای قایمقامەتی قەڵازێ بەردباران کرا بەڵێ گۆران هیچ زەرەر و زیانێکی هەبووە؟ بەڵێ هیچ زەرەر و زیانێکی هەبووە خۆپیشاندانەکان؟ تا ئێستا هیچ زیانێکی نەبووە چونکە ئێستا سەرەتای خۆپیشاندانەکەەوە ئێستا ئاراستی خۆپیشاندانەکە گۆڕا لە پولکەی قەڵازێەوە تا لەناو بازاری قەڵازێەوە هاتووە خوار بۆ بەردەم قایمقامەتی قەزای پژدەر ئێستا هێزەکانی یاسایی خەریکی بڵاوە پێکردنی خۆپیشاندانەکەنە و کەمێک پێش ئێستا ژمارەیەک لە خۆپیشاندەران واتە بەشێکیان بینای قایمقامەتیان بەردباران کرد لە بەرامبەرە ژمارەیەک ئاساییش هەوڵیاندا کە چەند خۆپیشاندەرێکیش دەستگیر کەن بەڵام تا ئێستا ڕوون نییە کە ئاخۆ هیچ خۆپیشاندەرێک دەستگیر کراوە یاخود نا. بەڵێ گۆران لە ئێستا خۆپیشاندەران لەکوێن و لەکوێ خۆپیشاندانەکان؟ بەڵێ ئێستا خۆپیشاندەران لە نزیک قایمقامەتی قەڵازێ بڵاو بوونەتەوە واتە روبەری بینای قایمقامەتی قەزای پژدەر بڵاو بوونەتەوە بەشێکیان کەوتونەتە سەرەوە و بەشێکشان لە خوارەوە تا بە جۆرێک لە جۆرەکان بوون بە دوو بەشەوە چونکەتی ئاسایش قەڵازێ تا لە ناوەڕاستی شەقامەکە وەستاوە لە هەوڵیەوەدا کە بتوانێت خۆپیشاندەران کۆنتڕۆڵ بکات بۆ ئەوی کە بەربارانی بینای قایمقامەتی قەزای پژدەر نەکەن. بەڵێ گۆران هۆکارەکەی چییە کە تا ئێستا خۆپیشاندەران چوونەتە بەردەمی قایمقامەت بۆچی تا ئێستا هەر لە بەردەمی قایمقامەتە خۆپیشاندانەکان؟ بەڵێ تەفگەر و ئاماژەم پێکرد سەرتا خۆپیشاندانەکە لە ناو بازاری قەڵازێەوە بوو دواتر ئاراستەکەی گۆڕا و هۆکاری خۆپیشاندانەکەش دواکەوتنی موچە و قەیرانی دارایی و بەردۆخی ئێستای هەرێمی کوردستان بۆ کەوای کردو ئەم هاوڵاتیانە بێنە سەرشەقام و ناڕەزایی دەربڕن و بۆ ئەوەی کە دواتریش ئاراستەکەی گۆڕا بەرەو بینای قایمقامەت دیارەوە خۆمانەزانین هاوڵاتیان لە ماوەی ڕابردوودا لە مانگی دەی ساڵی 2015 بە هەمان شێوە خۆپیشاندانیان کردو بە هەمان شێوەش بینای قایمقامەتیان بەردباران کرد جگە لەوەی کە هەر یەک لە ناوچەکانی پارتی لە دەڤەری پژدەریان ساند و ئاڵای سەردەم بارەگەی لایەنەکانیشان هێنا خوارەوە. بەڵام خۆپیشاندانەکە ئێستا کە یەکەم ڕۆژێتی تەنیا بینای قایمقامەت بەردباران کراوە وەکووتیشم تا ئێستا دیار نییە ئاخۆیش خۆپیشاندەرێک دەستگیر کراوە یان نا. بەڵێ گۆران تۆ لە ئێستا لە شوێنی خۆپیشاندانەکانیت؟ بەڵێ من ئێستا لە بەردەم نزیک بینای قایمقامەتین و هیچ کەسێکە لە خۆپیشاندەران ئەگەر بە تەلەفۆن بۆمان بدوێنی؟ ئەگەر لەگەڵ مابی تەفگەر ئەمەوێت خۆپیشاندەرێک بدوێنم ئەگەر ئەم گەنجەیە قسەمام کە هۆکاری خۆپیشاندانەکە چی بوو ئێوە بۆچی خۆپیشاندانتان دەست پێ کرد و بۆچی لەناو بازاری قەڵازەوە هاتن بۆ بەردەم قایمقامەت؟ لەبەرەوەی خۆپیشاندانەکە بۆ کێشەکانی حکوومەت و میلەت بوو لەو کاتەدا خۆپیشاندانی زەماوەر ئێستا بە شێوەیەکی هێمن دەکرێت بەڵام دیارە پۆلیس و ئاسایش بە ئاراستەیەکی کەیان برد کە خۆپیشاندەرێک گیراوە و لەبەرەوەش چونکە قایمقامەت ئێستا تەنها تاکە بەرپرس لێرە قایمقامەت ماوەتەوە بە پێچەوانەوە خۆپیشاندەران بە شێوەیەکی هێمن دەکەن بەڵام لایەنی بەرپرسدار تونتیژی بەکار دەهێنێت و بۆ چەند خۆپیشاندەرێک لایەوانەوە گرراوەتەوە. بەڵێ زیاتر لە 7-8 دانە زیاتر لەلایەنەوە گرراونەوە. بەڵێ تەفگەر من ئەمێ ئاماژە بۆ کەم کە پەیوەندیمان بە قایمقامی قەزای پژدەرەوە کرد ئاماژەی بۆ کرد کە ئەم خۆپیشاندانە بەبێ مۆڵەت کراوە پێشتر خۆپیشاندەران هیچ داواکارییان ئارەستەی قایمقامەت و لیژنە ئەمنیەکان نەکردەوە کە ئەیانەوە خۆپیشاندان ئەنجام بەن یاخودنا وەکو خواوتیان شتەکە بەبێ پرس بووە و بەبێ مۆڵەت وەرگرتن بووە واتا خۆپیشاندانەکە خۆپیشاندانێکی خۆرسکانە بووە. بەڵێ گۆران کەمێکی تر ئەگەڕێینەوە بۆلات سپاس بۆ گۆران عەبدوڵڵا پەیامنێری ئەنارتی لە شارۆچکەی قەڵازێەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت.